وەکو لە راپۆرتەکەشدا باسکرا وەفتێکی بازرگانی تورکیا سەردانی ژووری بازرگانی سلێمانیان کردەوە گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ ئارام بابان ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی سلێمانی جنابێ ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من کاگارام زۆر بەخێر بی ئێوارە باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت باس لە ئامانجی هاتنی ئەو وەفتەی ژووری وەفتی بازرگانی تورکیا بکەین بۆ هەرێمی کوردستان و بە دیاریکراویش بۆ شاری سلێمانی با بزانین ئامانجیان چی بۆ کاتون. سپاس بەدڵنیاییەوە گەیەنێ کە گرنگی شاری سلێمانی بەنسبەت هەموو وڵاتەکانەوە کە بەداخەوە کە شوێنێکی بابل کوردستان بەگشتی زۆر بەکاربەرین هەموو وڵاتەکان هەوڵێن بە شەبازاری زیاتر بۆ خۆیان ببن. کڕینی کوردستانیش بە تایبەتی سلێمانی کە تورکیا بە شەبازارێکی باشی هەیە لەگەڵ ئێمە بۆیە 21 کۆمپانیای تورکی هاتوون بۆ وەرگرتنی بە شەبازاری زیاتر بۆ وڵاتەکەیان و بۆ بازرگانەکانی خۆیان ببن. باشە کاگەڕم بە ئەم وشەیە بۆ بینەرەکانمان ڕوون بێت بە شەبازار واتە چۆن؟ تورکیا دڵنیایە لەوەی کە ئەو بەرهەمەی کە هاوردەی هەرێمی کوردستانی دەکات ساخت دەبێتەوە بەمانەی ئەمە؟ بە دڵنیاییەوە ساغ بۆتەوە و ینی پێگەی خۆیان هەیە لە زووەوە بازارێکی باشیان بۆ خۆیان بچڕیوە بازرگانەکانی خۆمان نەک بازرگانەکان و بەرهێنەکانی خۆمان وەکو پیشەسازی و کشت و کاڵ دەورێکی وایان نەبووە کە بتوانن ئەکتیفای شارەکان دروست ببێ بۆیە جوتیارێک شێلگەکەی خۆی بەجێڵێ کە ئەتوانێت نۆکی تیا بکە ئەچین نۆک لە تورکیا کڕین یا لە وڵاتێکی ترێ کڕین پێویستە پلان هەبێت بۆ چاندنی ئەو زەویانەی کە لە چواردەوری شارەکانە بۆ پێداویستی شارەکانە نەک هەچ کەسێک دەدوەنمی سیاج کردبێ و نەیاڵە چۆلەکەش بچێتە ژوورەوە ئەم بەم شێوەیە زەویەکانی خۆمان تەجمید بوون لە ڕاستیا پێویستمان بە یاسایەکی کشت و کاڵی وەکو ئیسلاحی زراعی کە چەند ساڵەمەوە پێش دەرچوو عێراق سوودێکی باشی لەبینی ئەو کاتە پێویستمان بە شتێکی ئاوا هەیە یا باج بخرێتە سەر ئەو زەویانەی کە سیاج کراون و نەچێنراوە بۆ زیادکردنی بەرهەمی کشت و کاڵی و پڕکردنەوەی پێداویستەکانی بازاری خۆمان ئێمە ئەتوانین ئەو هەلە بقۆزینەوە لەگەڵ کۆمپانیا تورکیەکان یا هەج وڵاتێکی تر بێ بێگومان تورکیا وڵاتێکی پیشەسازی و کشت و کاڵی پێگەیشی تەواوی هەیە لەسەر هەموو کاریگەری هەیە لەسەر هەموو بازارەکانی جیهان ئەتوانین سوود لە ئەزمونونەکانیان ببینین من لێرەوە بە بازرگانەکان ئەڵێم هەوڵ بین کاری مشتەرەکیان لەگەڵا بکەین وەکو زانیاری و دامی لۆجستی بۆ ئەوەی کە لێرە کارگەدا بنێن یا کشت و کاڵ بکەن لێرە بەو شێوەیە زیاتر سوودیان لێ ببینین نەک بازارەکانی خۆمانیان تەسلیم بکەین لە 100%. کەواتە ئێستا بازارەکانی خۆمان 100% تەسلیمی وڵاتان کردووە؟ وامان کردووە کە بازارەکانمان تەنها بازارێک بێ کە شتومەکی تێدا ساخ بکرێتەوە؟ لە 100% ناتوانین بڵین لە 100% بەربوومی خۆماڵی هەیە بەس ئاراستەکردن نییە. بۆ نمونە لە وڵاتی سووریا 20 ساڵ لەمەوە پێش بەم فەوزایە بوو حکوومەتی ئەوێ لەگەڵ شەریکەی ڕێکاردای فەڕەنسی عەقدی کرد 100 نقطەی لە هەموو وڵاتەکە بڵاو کردەوە بۆ ڕێنماییکردنی جوتیارەکان بۆ بەکارهێنانی دەرمان بۆ ڕێنماییان کە چ شتێک لەم زەویە نەتیجەی باشتری هەیە ئەوە بوو کە سووریا گەیشتە ئاستێک نەک ئەکتیفای زاتی بۆ هەموو خەلیجیش بەروبوومیانە نرد بە ئەم دەقێشەوە ئەگەر کاری وا بکرێ کاری حکوومەتە خەڵک ئاراستە بکات ئێستا خۆڕسک جوتیارێک شتێکە کات یا سەرکەوتو یا سەرکەوتو نابێ کاگارم کەواتە ئەگەر حکوومەت کار لەسەر
ڕێخستنەوەی زەوی کوشت و کاڵەکان بکات ئێمە ئەو کاتە دەتوانین پەیوەندی لەگەڵ وڵاتان بەستین کە بێن لە ناوخۆی وڵاتەکەماندا ببنە یاخود وەکو بۆ بەرهێنان لە وڵاتێکی خۆماندا کار بکەن نەک ئەوی کە بازارەکانمان وەکو بازارێک بۆ ساختکردنەوەی کەلوپەلەکانی خۆیان بەکاربێنن مەبەستت ئەمەیە؟ زۆر ڕاستە بەس ئەساسی ئیشی ئێمە کۆمپانیاکان و پارەدارەکان و بەرهێنەرەکان تەمینیانەوێ لە وڵاتی ئێمە تەمین نییە سکیورتیانەوێ لە وڵاتی ئێمە نییە لەبەرەوە وەبەرهێنی دەرەوە بەس ئەتوانێ کاڵاکەی بێنە ساغی بکاتەوە ئەگەر ڕێکارەکە ئاسانیەکان ڕێکارە یاسایەکانی بۆ جێبەجێ نەبێ بڵێن بۆ نمونە ناوچێکی پیشەسازی نەبێ بۆ پیشەسازی کوشت و کاڵی کە سنوورێکی هەبێ کەسێک نەتوانێت بچێت ئیشەکەی لێت تێک با یا بە شێوەیەکی تر نەتوانێت ئیشەکەی بکات کاب ناتوانێت بێت بەزەگەر ناوچەمان هەبێ تایبەت بە هەر سنفە تایبەت بە خۆی سنووری هەبێ سکیورتی هەبێ کۆنتترۆلی جۆری هەبێ ئەو کاتە کۆمپانیا نەک تورکیەکان ئەوروپیەکانی ژێن لێرە و بەرهێنانەکەن لە هەموو بوارەکانە ئەتوانین هەنگاوی باش بچینە پێشەوە بەس بەم شێوەی ئێستا کە خۆڕسکە و هەڕەمەکیە و پێم وانە ئەبێ هەر ڕێگە بین بە کۆمپانیا ئەجنەبیەکان کاڵەکانیان بێنە لێرە ساغیکەنەوە و گەنجەکانی خۆشمان بچن لای ئەوانیش بکەن. باشە کاگارم کۆتای هەفتەی ڕابردوو ڕۆمانیا و ئەمڕۆ شتێبینی تورکیا دەیەوێت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات دەمێ باس لە گرنگی بازاڕی هەرێمی کوردستان بکەین بۆ وڵاتان بەتایبەتیش بۆ وڵاتانی دراوسێ لە هەموو حاڵەتێکە بازارێکی ئاسانە نەک بۆ تورکیا بۆ وڵاتەکانی تریش اینجا تورکیا نزیکە لە ئێمەوە بە حکومی ڕێگاکە و ئێرانیش هەر نزیکە بۆیە حەسەی شێریان بردووە ئەوان لە پێداویستیە هەرە سەرەتاییەکانی کە ئەتوانرێت لێرە دروست بکرێ گەنجەکانی پێوە مەشغۆڵ بکرێ هەلی کار بڕەخسێ لە هەموو وڵاتێک سنوورەکەی جێبەجێکردنی استراتیجی اقتصادی وڵاتەکە جێبەجێەکە بەداخەوە لای ئێمە لە سنوورەکانەوە استراتیجی اقتصادی وڵاتانی تر جێبەجێەکەن و ئێمە لێ بێ ئاگین. زۆر سپاس کاگارام زۆر بەخێر زۆر سپاس بۆ ئارام بابان ئەندامی ئەنجومەنی کارگەڕی ژووری بازرگانی سلێمانی جەنابی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانیم گەشتیابووری سپاس